بەرزبوونەوەی نرخی مریشکی مەسلحە هاوڵاتیانی نیگەران کردووە و دەڵێن تەنها گۆشتێکە کە سەرجەم چین و توێژەکان توانای کڕینیان هەیە و بەرزبوونەوەی نرخی ئەو مریشکانەش زیاتر کاریگەری لەسەر چینی کەم دەرامەت دەبێت. ئەوەی جیلی چەوساوەیە ئەگەر خوا بکە مریشکەکەشی بۆ بسەنێ مەمنونە. وەڵایی بەڕایی من بۆ من باشە تونکی مامان وەڵایی بۆ فەقیر زیادە. ئارە وەڵا هەستەکەم ئارەوەڵە لەسەر سفرەی هەموو خەڵکو و هەموو خەڵکی ئەم وڵاتە گشتی بەعام نییە ڕووی کردوتە ئەم مریشکە. هەموو ساڵە لە فەسلی هاوینە گران ئەبێ پێشی مانگێک ئستاگە بە 1950 دینار بوو بەڵام ئێستا گەشتوتە 2000 بەبانەوە 3000 ڕوبعێکە 3200 نارە. هیواداری حکوومەتی هەرێمی کوردستانیش بە دادواچۆنێکی بووە بکە بزانین ئەم مریشکە بۆچی گران بووە. یعنی لە 1950 دینار هاتووەتە ئێستاگە 3 ڕوبعێ 3.5 یعنی خەڵک بەعام ئێستاکە نیەتی ئەوە تا هەرێمی کوردستان لە قەیرانێکی قورسایە. خاوەندوکان و فرۆشیارانی مریشکی مەسلحە هۆکاری گرانبوونی ئەو نرخە بۆ هەناردەکردنی مریشک لە کوردستانەوە بۆ بەغدا و لە لایەکی تریشەوە بەهۆی گەرمای بەتینی ئێستا لە هاویندا خاوەن هۆڵەکانی بەخێوکردنی پەلەوەر لە ترسی مردنی ئەو جووچکانی پەروەردەی دەکەن جووچکەی کەم دەخەنە هۆڵەکانەوە و بە ڕێژەیەکی کەم مریشک بەرهەم دەهێنن. گرانبوون ئەگەڕێتەوە بۆ چەند هۆیەک پێش ئێستا لە بازار بە 2900 نابوو خاوەن دەواژنەکان زۆربەی زۆریان زەرەریان کرد. اینجا لەگەڵ کە زەرەریان کرد تێی ناکەن ئەو دەواژنانە تێی ناکەن ڕایان گردووە کە ڕایان گردووە تەمان کە دەواژین تێی نەکرا کەمە بێ کە کەم بوو لە دەواژین گرانە بێ مریشک قەت لە 1 سەعات نەوەستاوە لەگە زۆر و کەمی دەواژینایە ئێستاگێ بۆ بەغاش ئەڕوا بەغاش وەرێگرێ اینجا گەرماکەشی لە گەرمایەکی زۆرە لە هاوینە ئەم گەرمایە بۆ دەواژین زۆر زەرەری هەیە. نرخی مریشکی مەسلحە لە خوار 2000 دینارەوە بۆ سەر و 3000 زیادی کردووە و هاوڵاتیان ئەو نرخە لە بارودۆخی ئێستادا بە زۆر دەزانن. وەکو باسییان لێو کرد خواردنی گۆشتی مریشک بە تایبەتی لە کوردستاندا خواستی زۆری لەسەرە و بە شێوەیەکە لەسەر زۆربەی سفرە و خوانەکان بە شێوازی جۆرا زۆردا دەنرێت و بە تایبەت لە خواردنگەکان بەشێکی گرنگە لە لیستی خواردنەکانیاندا. مەجید حەمید، گەلی کوردستان، چەمچەماڵ.